ئەو کاتان باش هاوڕێیان چۆنن دۆسیەک هەفتەیەکە 5 ڕۆژە میدیای سویدی داگیر کردیە کۆنتڕۆڵ کردیە و پەڕیەوە کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەوڕۆ من خەبەرم خوێندەوە کە حکوومەتی عێراقی دانای کردی و نوێنەری سویدی بانکێش کردیە کە تەناو میدیای سوید میدیای ئەوروپا کۆمەلگای سویدی هەموو هەژاندیە و خەتە ترسی ئاشتەوایی کۆمەڵایەتی هەندەی لە سوید دروست کردیە دوورخستنەوەی ئاشتەوایی کۆمەڵایەتی نزیکبوونی گەلان و نزیکبوونی مرۆڤەکان بە هەموو ڕەنگ و جیاکان بە تایبەتی لە نێوان ئیسلام و غەیرە ئیسلام و بە تایبەتی لە نێوان پەناهەندە و سویدی بەشێک لە سویدەکان کەسێک بە ناوی ڕاسمۆس بالودان لە 2008 لە زانکۆی بەشی یاسای کۆپنهاگن تەخەڕوز دەکات ئەو ساڵ دەبێت بە پراکتیک لە دادگای لە هایلای پارێزەرێک ئەو کەسە حزبێکی هەیە بە ناوی سترامکۆرش تا ئێستا 95 ئەندامی تەحدیدە دیارە دووجار گیرایە جارێک 2015 کە هەرشەی لە پۆلیس شت کردیە جارش 2019 چاردە ڕۆژ لەسەر هەڵوێستی ڕاستیستانەی گیرایە ئەو کابرا 334 ڤیدیۆی هەیە زۆربەی ڤیدیۆکانی دژی ئیسلامە و لەوانە قوساندی قورئان و ئەو شتانە ڕاسمۆس بالودان دانیمارکیە هەتا 2020ش سوید ڕێگری لێ کردێ بێتە ناو سوید لە 28 ئۆگوستی 28 مانگی 8 2020 هەوڵی دەبێتە ئێرە قورئانی موسڵمانان بسووتێنی سوید ڕێگای نەدایە بە بیانووی زۆر بەڵام ئەو کابرایە بۆ ئەوی پەیامەکەی خۆی بیان ئەوەتە ئەو کارە قێزەوەنەی باوا بڵێ من بۆ خۆم زۆر زدی ئەو بەڕاستی پێم وایە ناکرێت و هەست و نەستی 2 ملیۆن ئینسان بێی بسووتێنی ئەوە گفتوگۆش نییە وەرە گفتوگۆ بکە هەرچی تێ لەسەر ئاینی ئیسلام سەرنجەکانت لەسەر پەیامبەری موسڵمانان لەسەر ئاەتی قورئان وەکو هەموو ئەو ئاتیستانەی تر باس بکە بەڵام تۆ دەی لە مانجی ڕەمەزان بەڕاستی دەی ئاەتی قورئانی دەسووتێنی تەنیا شاوڕیان بۆ زانیاریتەن ئامانجی ڕاسمۆس بالودان یەک شتە ئیستفزازی موسڵمانەکان بکە موسڵمانەکان لە ئەوروپا و لە هەموو جیهان ڕەفتاری تونند و تیژ بکەن تا پێیان بڵێ ئەوەتە ئیسلامیەکان ئەوانن هاتینە ئەوروپا ئەو پەناهەندانن یعنی یەک کەسە هەموو موسڵمانی بەخۆی مەشغوڵ کردیە و وێنەیەکی خراپ ینی ڕاستە ئەو کاردانەوەیە ینی ناخۆشە ینی بەڕاستی ئێستا مەسەڵەن یەک بێ ئاڵای کوردستان بسووتێنی تورکێک بێ ئیزعاجە بەس ئەمن بۆ خۆم هیچ ناکەم بەڕاستی هەرچی بکرێ بەڵام قێزەوەنە ئاەتی بێ قورئانی موسڵمانان لە مانجی ڕەمەزان ینی و بەڕاستی کارەش زۆر بێ ئەخلاقیە و ئیستفزازکردنیانە بەس ئەو لۆ دەیکە بە تاقتەنێشە بۆ زانیاریتان جەماوەرێکی خۆی هەیە ڕێزە ڕاستیستەکان دژە ئاینیەکانی مەسیحیەکان من نازانم بڕوا ناکەم هیچ کوردێک ماسن پژی کارێکی وە بەو حەجمە بکاتن بە ئاتیستەکانیشەوە بەڵام ئەو ئامانجیتی ئاوا موسڵمانەکان لە ئەوروپا بڵێ ببینن کە ئەوانە چەندە کاری بەربەریانێ دەکەن کاری قێزەوەن دەکەن لەبەرەوەی کاک کاردانەوەی ئیسلامیەکان هەمووی لە قازانجی ڕاسمۆسە کە دەچێت دەیان سیارەی پۆلیسیان سوستاندووە ئێستا فێربوونە دوێنێ لە مالمۆ شارێکی سویدا مەکتەبیان سوستاندیە موسڵمانەکان دەچن مەسەلەن کاری تونند و تیژی دەکەن پازە زیاتر لە 20 پۆلیس بریندارە تا ئێستا بۆ زانیاریتان لێرە خەڵک پۆلیس و دەستگای هەواڵگری ئەوانەی خۆی خۆش دەوەکو ئێمە نین کە ڕقمانیان تەوە زۆریان خۆش دەوێن بە کوڕی خۆیان دادنێن پاسەوانیان دەکەن بە منیشەوە ینی پۆلیسی سوید دەستگای هەواڵگریم خۆش دەوێت کاکە لەبەر ئەم بەس پۆزەتیفیان لێ دەبینم خۆی کوردستان نییە ستا من لێ بکرێ بۆی خەڵک زۆر پێتێک چووە بەو حاڵەتە نیگەرانیان لەسەر سوستاندنی ئاەتی برم قورئانی موسڵمانان ینی لە ناو حکوومەت لە ئاستی سەرۆک وەزیران ئیدانەیان کردیە دەرن کارش دەبەنجە وەزیری ناوخۆ دەڵێ بەڵام لەگەڵ ئەوش بوار دەدرێت لۆچ بوار دەدرێت من ئێستا لۆتان باز دەکەم بۆیە ئەو کابرایە لە 2020 کە ڕێی لێ گیرا هەستایە باوکی
سویدیە دایکی دانیمارچە بەس لە دانیمارکشیانە لێرە ئەو وایە ژن بە ئەو تێکەڵبوونانە گەلەک زۆرە هەڵسایە تەقدیمی جیازی سویدی کردیە کە تەقدیمی جیازی سویدی کردیە سوید هیچ پێ ناکرێ ئێستا لە بەرامبەری دێت بە پێی دەستور بەخۆی پارێزەرە دێت داوای ئیجازە دەکات هیچ بەندێکی یاسایی نییە کە ڕێگربی لە سوستاندنی هیچ بابەتێک یعنی ئەوان ناتوانن بەندێکی دەستوری ببینەوە بڵێن کاکە ڕاست مۆست لە بۆ دنیا ئەو قورئانەی بسووتێنی لەبەر ئەوەی ئێستا بێن دەستوری سوید ئاڵای سوید و وێنەی سیمبولەکانی سوید و هەرە ڕەمزە دیارەکان و مەسیحیەت برم ئەوەی مەسیحیەت هەرچی بسووتێندرێ قانونە بە مافی سابە ئیتر ئەوە بەندێکی یاسایی نییە پۆلیسی سوید بێ ڕێگری لێ بکە بڵێ کاکە لەسەر ئەوەی ڕەتت دەدرێت یعنی ئەوە گەورەترین کێشەیە تاوان ئەوە هەر لە بۆ کورد نییە وەکو گوتم هەر دەرجی ئیسلام نییە وەرە بڕۆ ئۆلف پالما مەسەڵەن خۆشەویستی هەموو سویدەکانە کە تیرۆر کرا بڕۆ لە سەجادەی ڕسمی بسووتێنە ئەو پەڕی مۆڕەت لێ دەکەن یعنی بەجددی ئەو پەڕی مۆڕەت لێ دەکەن ئیجازەشت دەداتێ پۆلیس حمایەشت دەکا بڕۆ هەرچی پیرۆزی سویدەکان و ئەوروپیەکانە بسووتێنە مۆڵەتش دەدەنێت بە 25 دۆلاریە بۆ زانیاریت پۆلیس دێ حمایەشت دەکا ئەگەر 100 پۆلیسیش بێ ئەزاری وانە بۆ زان 20 سیارە دێ دەیان ئەسب دێ و سەش دەینێن بۆ زانیاریت لەبەر ئەم بە خۆمان توش بووینە بە ئەسپ و بە سەک ینی هەوڵ دەدەن خەڵک نێتە پێش دێم حمایەشت دەکەن یعنی 25 دۆلار لێ وەردەگرین بەڵام ڕەنگ 500,000 دۆلار خەرجی ئەو 150 خەرجی ئەو چەند سەعاتە کە زاری وە هەموو پۆلیس سوید خڕ دەبێتەوە لەسەر کەیس زاریوە دەبێت بە کێشە بەهەرحاڵ دێت قانونە ناتوانانی بۆیە ئەوە بە بەرنامە نییە حکوومەتی سوید کردیتی کە ڕەنگی هەندێک لە ئیسلامیەکان بیانێ بانگەشەی بکەن وەکو منداڵستانەکە کە خەڵک یەک دیوی دەدیت بەنمونە زۆر کەس ئەم بۆ خۆم نوکتەیەکتان مەسەڵەن باوکو دایکێک دەیانگوت دوو منداڵمان هەیە لێما وەرگیرای تۆ دنیا خرا کرد ئێکاکە بە دوارچوون کە دەرکەوت ئەو دوو دایک و باوکو خۆیان لێرە شێت کردیان باشە تو خۆت شێتکەی بێگومان حکومەت منداڵن باداتێ یعنی یان توندوتیژیان کردیان ئەزیەتیان دە بڕوا بکەن کەس نایە منداڵی حکومەت نایە منداڵ لە ئێمە مانا وەربگری لەبەر ئەوەی ڕەنگی غەڵەت تەقیمات هەیە بەڵام ئەو منداڵە کە دەبردری 24 سەعات نەفەری دەوێ پاسە جل و بەرجی دەوێت خەرجەکەی گەلک زۆرە دوو سەر ئێشەشی گەلە گەورەیە بەهەرحاڵ بێنەوە سەر ڕاسمۆس باڵوودان جوازی وەگرتیە و تەقدیمی کردیە و پارێزەرە و دەزانیتن لە 6 شاری تا ئێستاکە ئایا برم قورئانی مسلمانانی سوستاندیە و دەچێت بن تەنیا ئەلەو ناوچانەی کە پڕ لە مسلمانە بۆ ئەوی ئیستەفزازیان بکە و ئیسلامیەکانیش کاردانەوەیان لەوی خراپترە کە دەچن پڕ دەدەنا پۆلیس برینداریان دەکەن و دەیان سیارەیان سوستاندیە وەکو گوتم زیاتر لە 20 پۆلیس تا ئێستا بریندار بووە تەنیا لە یەک شاری 12 پۆلیس بریندار بوو نێم بزانم بە دەیان سیارەی پۆلیس سوستایە شەقامەکان دەگرن و مەکتەبەکان دەستێنن ڕاسمۆس باڵوودانیش ئەوەی دەوێت بڵێ بابە ئیسلامیەکان ئەوەنە من هەستی مسلمانێک دەگەم کە لە مانجی ڕەمەزان دێ کابراایکی وە ڕاسیست دێ بەڵام ئەو ئامانجی ئەوەیە ئەو وێنەیە بدا بڵێ ئیسلامیەکان وانە تا ئەن دژی هەموو پەناهەندەیە هات دژی هەموو سەرڕەشەکە ڕاسمۆس باڵوودان هەر دژی ئیسلام نییە ئەوانە بڕەوتێکی گەلە گەورە لە ئەوروپا گەشەی کردێ دەیانەوێ ڕێگانە دە هیچ کە پەناهەندە بێ و فعلەنیش تا حەدەگەوە دەبینی نیقامە لەو پەناهەندەی سەرڕەش گەلێک زەحمەت بووە بووینە هێزەکی زۆر کاریگەر لە ناو پەرلەمانەکان لە شەقام کاکات وەختی خۆی ئەو هەستەمان لا نەبوو ئێستاکە بە ئاشکرا لە هەموو شوێنێک دەوائیرێک هەست بە بوونی ڕاسیزم دەکەین ئەمە بەشەش خەتای لە ئێمەمانانە بە هەموومانانی خەڵک دێتە ئێرە دوو کەلتوری جیان دەوێت بە کەلتوری خۆی لێرەش لێ بخڕی فرتفێڵێکی زۆر دەکات لە کاتێکدا ئەمە هاتینە ناو وڵاتیوان و کامەی مسلمانە کامەی خۆی پێ دێت لە ڕووی خزمەتگوزاری و پارەکە هەمووی وەردەگری پارەی کافریە دیسکۆیە لەشفرۆشیە وەکو گەزۆی دەخوا کەسی لەولاسر دەستا ئەو لای ئەڵێ ئەو مریشکە حەڵاڵەیان حرامە لە کاتێکدا پارەی لەشفرۆشی وەردەگری لەبەر ئەوەی باوڕێیان ئەگەر تو ئیشیش بکەین
لە خەستەخانە لە مەدرسە لە پۆلیس کە حمایەت دەکات بەشێک لە دەخلیان 170 هەموو وڵاتێک تقریبا دەخلی بودجێ ئەوەیە زەریبەی شخصی هەمومان کە ئیش دەکەن بەلای کەم 28 لە بۆ بەسەرەوەیە زەریبە دەدەی لە مەعاشەکەت 100 دینار ئیشکەی ئەوەندە دەدەی حکومەت ئیتر سویدی پارەت دەدات دەتنتە ناو ئەو وڵاتی ئەوڕۆپی تۆ دێ ئەو وڵاتەش دەتەوێت بە کەلتوری خۆت ئەوەپی هاوڕێیان بێمەوە سەر ئەوەکو گوتم سوید ئێستا هیچ پێ ناکرێ هەرچەندە لە دوێنێکەوە هەوڵی زۆر دەدەن ڕێگری بکەن لە ڕاسموس باالودان هیچ تر لە هیچ شارێک قورئان ناسوستێنێت مۆڵەتی بەولا بە ئەولا بدەن بەڵام ئەوە وەکو مافە ناتوانن لێ وەربگرنەوە یعنی ناتوان هەنجەتەکی یاسایی ببینەوە وەکو حاکمێک سۆر دەزانێت تاوانبارە بەس کە ئەدلەی لەسەر نەبییان لە بەندێکی یاسایی نەبی هەیەتر ناتوانانی ئەوەی بکە بۆیە وەزیری ناوەخۆ هەر بە دەبەنجی حساب کرد بۆ ڕئیس وزرای سوید گوتی بەداخۆ دیموکراسیەت لە بۆ شتی باش و خراپ پیشەیە بەڵام من دڵنیام دوای ئەو بڕ ئەوە هەوڵ دەدەن بەند و شت دروست بکەن وەکو گوتیشم ئەوە لەسەر هەمووان هەیە ئەنی سا من لە بۆم هەیە بچم بە کەیف خۆم هەر شتێکی سویدەکانە بسووتێنم ئەو پەڕی مۆڕەمان لێ دەکەن ئەو ئیجازەش دەداتیم ناشتوانێت ڕەفست بکاتەوە زایدە ناوڕیان لێرە قوتسیەت هیچ نییە یعنی من ئەوە کەنیسە هەیە کەنیسەیەک کەنیسێکی زۆر گەورە لە ئۆفساڵە سەعاتێک لێرە دوورە بڕۆ هەموو گۆڕی پاشاکان بە پێی بەسەدا دەڕۆژی یعنی ئەو ئۆڵف فالمەیە ئەو شوێنەرێت تیرۆکرایە بەردەگداندرا بڕۆ خەڵک ڕۆژانە بە سەدان کەس بەسەریدا دەڕۆ ینی هیچ تەقدیسێک لێرە نییە هیچ شتێک ئینسان هەتا زیندیە تەقدیسە کە مرد لە دڵ و دەروون دەمینێتەوە ئەو شتانە هیچ شتێک لایەن گرنگ نییە هەموو ڕەخنەیەکیشان بەزارەکی تا ئەنوەکەوە گوتم هاوڕێیان پێشووتریش ئەمە لە 2014 کە داعش هێرشی کرد لە گلووتکەی داعش بوون ئیسلامیەکان جەماوەری داعش و ئیسلامیەکان بدایەت کە زۆربەی مەنتیقەیان دەگرت هەموو قید ببوونەوە دەستیان بە جم و جۆڵ دەکرد ئەوە مزاهرەیان کرد لە سوید ئەمن تەلەفۆنم لە بەرپرسەشی دیالۆگ کرد پۆلیسی دیالۆگ کە لە ئەمەش نەگەریان لە خەتی و برادەرادی چۆن ڕێدەدەنە ئەو جەماوەرێک کە سڕ دەزان ئەوانە متعاتفن لەگە داعش وتی ئێمە لە ڕووی یاساییوە ناتوان هیچ ڕێگری بکەین هەر هێزێک مادام پەنالۆتون تیژی تا ئەو کاتێک پەنالۆتون تیژی دەبی مۆڵەتیان بدرێتی بۆیە دەیان داعشان لێرە لێشیان کەشفە ناتوان بیان لێرنەوە ناتوان هەندێک بنەماڵی ئەو داعشانەوە دا هەندێک داعشان کە تاوانیان نەکردبی بێتەوە ئێرە سوید زباریشە دیفاعیان لێ بکە خزمەت گوزاریان بکە حیمایەشیان بکە بۆ زانیاری یعنی کە بەندێکی دەستوریە بۆ ئەوان ناتوان مداخەلە بکەن ئەو زایدەن ئێمەش کە هاتینە ئەو وڵاتانە ئەستا ئستەدام دروست دەبی لەسەر هەموو شتەکی ئستەدام دروست بووە ئەو دوو کەلتورە ئێمە دێنا وڵاتانە بەس دەمانەوێت ئەمینیت تر ئەوان یاساکانیان وایە و ژیانیان وایە قبولمان نییە ئێمە دەمانوێت بە کەلتوری خۆمان ئیش بکەین بەڵام ئێمە دەبێ بزانین لە سویدی و ئەوروپا دەژین و ئیتر مەدەکی ڕاسیزمی خەتەرگەشەی کردی ئەو مەدەوەکو گوتم هەر دژی ڕاستە تایبەت دژ بە ئیسلامیەکانە لەبەرەوەی ئیسلامیەکان بە ڕاسموس باالودانیش من جێم لەو ختابەکی بوو لە سوید ئەستۆکۆڵم کردی کاتێک لە شاری لەگەڕەکی ڕینکە بیستاندی ئەڵێ ئیسلام پەنال و توندی تیژی دەباتن چکو پرسیاریان لێ کردی کە بۆچ دێت ئەتو گوایە پارێزەری چۆن دەی ئەو شکارانە دەکەی ئەڵێ لەبەرەوەی ئیسلام بڕوای بە ئازادی نییە بڕوای بەس بە توندی تیژیە لەو ڕوانگەوە دەکرێت بە قسە هەر گفتوگویەک بکرێ ڕەخنە بژیرێ لە ئیسلام بەڵام سوتاندن ئەوە لە مانجی ڕەمەزان بۆ بچی لەو گەڕەکە مسلمانانە یعنی بەڕاستی کارێکی ئیستفزازیەوە بۆ ئەوەی تیکە ئیسلامیەکان هان بدات ئاوە ئەوانیش تونند و توژی بکەن لە ناو کۆمەلگای ئەوڕۆپی وەکو کۆمەلگایەکی نامەدەنی پیشانیان بدەن تۆ دەزانم یعنی مسلمانێک هەماوەی 100 بەرز دەبتەوە کە ئەو باوەڕێی هەیە ئەمەش پێمان ئەم بۆ خۆم پێم وایە قەت ئەو شتانە دیموکراسی نییە قەت ئەو شتانە ئازادی بیرڕانیە بەڵام تش دەکەیت لە وڵاتەی ئەو شتانە یەکو مافدایە هاوکات هاوڕێیان دوایین بۆ بڵێم
ئیسلامیەکان ژێی بزان ینی بە گفتوگۆت ئەکری هەموو گفتوگویان بەس بەڕاستی من یەکێک بێ ئێستا ڕسمی مەسیحیش بسوستێنی یان وەکو ئیسلامیەکان دەچن لە قاعیدە و داعش مزگەوت و کەنیسەتێکە دەن هەماشتا یان دەبی ئێمە دش بە هەموو لایەک بین بە کورتی ئەو مەدەمەدەکی زۆر خەتەرە ئاشتەوایی کۆمەڵاتی لە ئەوروپای خستە حاڵەتێکی خەتەر و مەدی ڕاسیزمیەوەی کردیەوە و ئەو ڕاستمۆس باالودانە ئامانجی ئەوێ بگاتە پەرلەمانی نەک دانیمارک سویدیش بەو ڕەفتارێ بۆ 5-6 مانگ لە سوید مامانجینۆ لێرە انتخاباتە دەیەوێت جەماوەرە ڕاسیستەکەی سوید لۆ حزبەکەی خۆی ڕابکێشی بە و ئامانجەی کردیتی و وێنەیەکی خراپ بدا و حکوومەتی سویدی خەڵکەکی زۆری تا ئێستاکە بەدەیانی کەسی من دوێنێ 25 بوو بەس ئێستا بڕیارە زۆر تونتر بن بە پێی ئەو کامیرانەی شەقامەکانەیە ئەگەر هەیە بە سەدان کەس بگیرێ حکم دەدرێن لەبەر خەڵک بریندار بووە زەرەرێکی زۆر بە مڵکی گشتی کەتیە توندی تیژی زۆر شتەشوە دەگیرەوە لەو بەرەکەی تریش ئێستا کە هەوڵ سوید هەموو هەوڵک دەدا هیچ تر ڕێگا نەدا ئەو کابرایە هیچ تر ئاەت قورئانی مسلمانان بسوستێنی و لەگەر ئەو خۆپشاندەرانش توندی حدودێکدارن سوێستا سوید توش حاڵەتێک بووە ڕێیان کە ناتوانانی کۆنتترۆلی ئەو خۆپشاندانانە بکەن لە 6 شاری هەرچەند پۆلیسەکە دەرەقەت نایە بۆیە حاڵەتێکی زۆر خراپ تاگەشتە ئەوی داوای دەست لە کارچێشانەوەی وەزیری ناوخۆ دەکرێت کە بۆ کۆنتترۆلی ئەو خۆپشاندانە ناکە حاڵەتێکە بەڕاستی ئەبێ هەمومان ئیدانەی بکەین لە هەردوو بەرەدا یەکەم ئەو ڕاسموس باالودانە دوو ئیسلامیەکانیش هەڵە بە هەڵی چارەسەر دەکەن کاتێک خۆشەویستم ئەو زانیاریەتان پێ بدەم ئەوە دەبین سویدی ژۆک شەرقی لە ئاتیە هەلیکۆپتەر بەبەردەوام لە ئاسمانە بەبێ هەندێ تیرۆر تاوان گەلک زۆر بە زۆر بێ کات تارەی پۆلیس لە سەرمانە